بسم الله الرحمن الرحيم. غدەی دەرەقی کەمکار واتە ئەم غودە دەرەقیە ئیش ناکات، واتە ئەو هۆرمۆنەی کە بڕیار بوو بیڕژێت ئێستا ئەو هۆرمۆنە دەرناکە. ئەم غودەیە لەکار کەوتووە، جا بەهۆی ئەوە بێ کە لە زگماکە ئەسڵەن دروست نەبووە یاخود بووکاوەتەوە یاخود تووشی هەوکردنێکی درێژخایەن بووە و ئێستا هەموو خانەکانی لە ئیش کەوتون، یاخود ئەم غودەیە تیشکێکی بەرکەوتووە، یاخود نەخۆشەکە یۆدی مشعی خواردووە، یاخود دەرمانێکی دژە غودەی خواردووە، یاخود غودەکەی بە تەواوەتی بەهۆی نەخۆشیەکەوە دەرهاتووە. واتە بە هەر هۆکارێ بێت ئەم نەخۆشە ئێستا غودەکەی ئیش ناکە. ئەمە پێوترێ غودەی کەم کار، یاخود ئێمە خۆمان پێڵین غودەی تەمەڵ. بەڵام متفقین لەسەرەوەی کە ئەمە هایپۆثایرۆیدزمە، واتە غودەیەک کە بە کار و فرمانەکانی خۆی هەڵناسێ پێویستە کات بە حەب بۆی قەرەبوو بکرێتەوە. ئەمە زۆرترینی کات ئەگەر لە زگماکانە بێت یاخود بەهۆی نەخۆشی و نەشتەرگەریەکەوە نەبێ لە تەمەنێکی پیریە ڕوەدات کە زۆر جار لەگەڵ نیشانەکانی پیربوون کە پێوترێ پیری و هەزار عیب غودەکەشی دێتە سەر. بۆیە پێویستە کاوریای بین نیشانەکانی تری نەخۆشی لەگەڵ نیشانەی تایبەت بە غودەی کەمکار لە یەکتری جاکەینەوە.